شوێنێک بۆ پێشکەشکردنی هونەر لەم شارەیە، شوێنێک بۆ زیندوکردنەوەی کللتور. ئێمە ئەمە هەژدەهەمین چوارشەمە ئاهەنگێکە لێرە کردومانە بۆ خزمەتی شارەکەمان بۆ پاراستنی نازناوی پایتەختی ڕۆشنبیری کە بەم شارە بەخشراوە. پێشەوە ژێمە ماوەیەکی زۆر لەسەر ئەو جادانە چەندین یاد و یادی حەسەن زیرەک و یادی نەمران و یادی هونەرمەندان و چەند ئاهەنگەکانی نەورۆز و بۆ نەنیشتیمانی و نەتەوایەتەکانمان کردووە وەکو کۆمەڵی هونەری ملی. لێرە شۆمانەیە ئەم کافتریا جایەکتر بۆ ئەو خۆشەویستانە باس بکەم کە کارێکی هاوبەشی من و هاوڕێی هونەرمەند و خۆشەویستم کاک بەرزانی خاڵی خەڵوزەکە بێکەوە ئەم شوێنەمان کردێتەوە تەنها و تەنها مەبەستمان خزمەت بە شارەکە و جارێکی ژەڵەمە بە هونەری کوردیە. پێشترە وترا کە گەنج بە لاڕێیە براوە گوێ لە ئەندێستایلی نامەوە ئەگرێت، بەڵام لێرە ئێمە زۆر خۆشبەختین کە هەموو جارەکە بینین ئێمە و هونەرە ڕەسەنە پێشکەشەکەین کە ئەمڕۆی بینن گەنجەکانی ژەبین هەموو بە مۆبایل و بە چەندین شێواز تەسویرەکەن و لەگەڵ گۆرانیەکانە جارێکتر ڕۆحیان تێکەڵە بێتەوە ئاوێتە بێت. من زۆر خۆشحاڵم لێرەوەمەوە زۆر بە خێراتنی یەک بەیەکی میوانە خۆشەویستەکان بکەم، بە تایبەتی کاک محەممەد فەتا بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەر، کاکە گۆرانی ئیبراهیم خەیات گەورەی کردین، کاک حاجی مەچی، کاکە ئەکمانی وەسام حەموو ئەو هونەرمەندانەی کە لێرە نەمڕۆ. سەرەتا جۆبیستی چەند مەقام و بەستەیەکی ڕستەی ناوچەی گەرمیانە بین بەدەنگی مامۆستای مەقامات مامۆستا شوێر خەیات. دوا بە دوای ئەوە مەڕاستیمێکی ڕێزێنانمان هەیە بۆ چەند هونەرمەندێکی خۆشەویست حەزەکەم لە کاتی خۆیان بکاتە باس بکەین بۆ ئەو یاداکەین بۆ مەبەستمان چییە. مامۆستا شکور ئەمە دووەم جارە جاری پێش و بە میوانی هاو من زۆر چاوی ماجەکەم دەستی ماجەکەم کە عەزێتی شێشە کە تەکلیفمان لێ کرد چوارشەمەی پێشوو ئەمڕۆ ئەمەش بڵم ینی هەموو ئەو مۆسیقی و ئەو کەسانیە نێرە بەخۆ بەخش ئەم کاراکەن هەر لە مۆتێرن و لە برادرانی کە وێنەگرن هەموو ئەو کەسانی لێرەی شەکەن بە خۆبەخش و بەبێ بەرامبەر و بەبێ بلیتی هاتنە ژوورەوە تەنها مەبەستمانەوەیە ساتێک بە هونەری کوردی ڕەسەن ببەخشن. من یەک تکامەوە خۆما بزانم یەکەم کەس بەسەر خۆم هات مۆبایلەکانمان بۆ ماوەی 1 سەعات بێدەنگ بکەین لە پێناوی یەک شتا بۆی چێژ دەگۆرانی و مۆسیقاکە وەربگرن بۆی هەمومان بگەڕێنەوە بۆ ڕەسەنایەتی بۆ گوێبیستی ئەو گۆرانە مەقامانە. مام شکورجان بەخێر بێ کاک حامیدیش هات سوپاسێکم کە لە دەروی سلێمانی و عەزیز هاتون بەخێر. دنگ بدینا بینایی دیدم سبو قرقفل دنگ زیرای زایری بینا بینا بینایی دیم دایرم دفن لقش ديارك لقش ديارك يا ورا تتلاي تورا الفتنة جلودات بنا بنا يدم قتل منشر
ما ينام ما ينام ما ينام معشوقا معبدا ميل الخمار لبرز من ايدي دم يا كيلا يا باب نواشي يا باب نواشي خسرني بزمية جاني أشق ذاي وليلى بدماء بكريمة وخماي دماء كسماء دلي زمان خم داخلي داخلي ساقي ويسبو توا ويبات يقول رمائي وخما دي دمائي دنيا قطوا بباب نشي جانا بيكاني ساكن ولا دزاي كسماي ديام دشيا شبزان
كاسم خلقي تاليا سرزمين وغمي قربك فيوم كاري آري وقتنا ويشمي كاسم فيني مي بخيزوا شاخي شوخ وقاي قربكم جواني بريزوا آري ليش مداي شارم كسر لك مي كباري أرزات مرزات يا قربكم من يا خالي آري شواي خلوة كسر مردي غيارا عالم قدوتنا قربكم دوس خبر داري
شيرين نهار وذي خوار وكسار نار وروي أري براقات ما أري خوابكم تمامريشين شومان وأقرد كربي يا مواري ناسي وأقرد كربي يا مواري ناسي بدر باراني جديد وقالي وأقرد كربي يا مواري ناسي بدر باراني جديد وقالي بەڕاستی ئەوەی کە ئێوە کردوتانە ئەمڕۆ کاک جەزا کاک بەرزان هاوکارانی شتێکی زۆر زۆر گەورەیە. من بە ناوی خۆمەوە بە ناوی بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەر و وەرچوو لاوانی سلێمانی بە ناوی سەندیکای هونەرمەندان بە ناوی بەڕێز کاک بەهرۆز پارێزگاری سلێمانی زۆر زۆر سوپاس زۆر زۆر دەستان خۆش بێ. بەڕاستی ئێوە ڕووی جوانی ئەم شارە شاری سلێمانی شتێکی زۆر زۆر باشتان کردووە بەبێ بەرامبەر خۆبەخش دێن ئەم کارە ئەکەن ئێمە ئەمانەوێ نمونە ئێوە زیاتر بێت. هەڵبەتە شاری سلێمانی شایستەی ئەوەیە کە کەسانی وەکو ئێوەی بەڕێز کە لەم شارە بەردەوامن بۆ کاروانەکەتان بەردەوامە. دەستخۆشی بۆ کاک جەزای ساز کە زۆر خەمخۆرە هەر خۆینا هەموو هاوڕێکانی کە خۆبەخشانە ئەم کارەکەن. من زۆر بە خێراتنی بەڕێز کاکشکوری خەیادیش ئەەکەم و ئەو ئاسپە جوانانەی کە لێرەن بەڕاستی ئێوارێکی زۆر زۆر خۆشە. من ئومێدەوارم گەنجەکانمان جارێکی تر بێنەوە بۆ ئەم جۆرە ئاهەنگانە و ئامادە بن گوێ لە گۆرانی ڕەسەن و مەقاماتی کوردی بگرن. زۆر سوپاسانەکەم.
لەگەڵ درزەدرای بلا سماي وساي مرض داغي بلا سماي وساي قلني داغي فاني وبر زملي سخرت
أمان 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 أمان